بڕیاری داوە وەک دەربڕینی هاوخەمی بۆ توشبوانی نەخۆشی شێرپەنجە سەری خۆی بتاشێ. ئەو ڕاکشانشی لەسەر تەختەی نەخۆشخانە بۆ هەستکردنە بە ئازاری ئەوانەی کە تووشی نەخۆشی شێرپەنجە بوون و ساڵانێکە لەسەر جێگە ماونەتەوە. ئەگەر لە دوێنێ داعش هەڕەشە بوو بێ بۆ سەر ژیانمان ئەوە ئەمڕۆ سبەینێ پیسبوونی ژینگە و دەزرێژیانی کە دەکرێتە سەری هەڕەشەن بۆ سەر ژیانی ئێستای داهاتوو نەوەکانمان. بۆیە ئەمەوێت لە ڕێگەی ئەم چالاکیەوە سەرنجی تەواوی ئەندامانی کۆمەڵگەکەمان ڕابکێشم بۆ ئەوەی کە پارێزگاری لە ژینگە بکەن لە پێناو ئەوەی کە ئەندامانی کۆمەڵگەکەمان تووشی نەخۆشی شێرپەنجە نەبن. سەروەر بڕیاری داوە نزیکەی 100 خردێلەی پەمەی کە هێمای نەخۆشی شێرپەنجەیە لەگەڵ چەند ئینجانەیەکی گوڵدا بدات بە هاوشاریەکانی و پێیان بڵێت ژینگە بپارێزن، چونکە پیسبوونی ژینگە ئەگەری توشبوون بە شێرپەنجە زیاد دەکات. ئیشێکی جوانیان کردەوە مامۆستا، هیوادارم حکوومەتیش ئاوەڕ بداتەوە لەوانەی کە تووشی نەخۆشی شێرپەنجە بوون. جا ئێمە کە ڕێزدای سروشتی وڵاتەکەمان بگرین و ڕێز ژینگەکەمان بگرین ئەوە کارەکە کەمترە بێتەوە. بەپێی ئامارەکانی وەزارەتی تەندروستی لە ساڵی 2016دا زیاتر لە 4000 حاڵەتی توشبوون بە نەخۆشی شێرپەنجە لە هەرێمی کوردستان تۆمار کراون. لە 12 ساڵی ڕابردووشدا ئامارەکان گەیشتونەتە 30,000 حاڵەت. بەرپرسانی تەندروستیش دەڵێن ڕێژەی توشبوونی شێرپەنجە لە هەرێمی کوردستان لە خوار ستانداردی جیھانیەوەیە. ڕێکخراوەکانی ژینگە لە قەزای دەربەندیخان دووکەڵی ئۆتۆمبیلەکان بە شێوەیەکی گشتی و ئۆتۆمبیلە بارهەڵگرەکان بە شێوەیەکی تایبەتی بە هۆکاری پیسبوونی ژینگە دەزانن. لە ماوەی 5 ساڵی ڕابردووشدا لەم قەزایە 156 هاونیشتمانی تووشی نەخۆشی شێرپەنجە بوون. بەشێکیان گیانیان لەدەستداوە و ئەوانشی کە زیندوون لە نەخۆشخانەکانی باشووری کوردستاندا چارەسەر وەردەگرن. هەڵۆ محەممەد ڕووداو، قەزای دەربەندیخان.